کاک نازم پێمان بڵێ ئەم قەدەغەکردنی هەناردەکردنی مریشکە چ کاریگەرێکی هەبووە لەسەر ئێوە وەک پەلەوەر و بەخێوکردنی مریشک؟ با ئێمە ڕازگۆ بین لەگەڵ یەک مریشک ساڵانە ڕۆژانە مانگانە ئەتوانم بڵێم کێشە و مەشاکل و گرفتی خۆی هەیە بە حکمی ئەوەی تۆ تەماشاکەی لە 2014 هیچ هاوکارێکی حکومەتی هەرێمی کوردستانت بەدەست نەگەیشتووە جگە لەوەی حکومەتی هەرێمی کوردستان بارگرانیەکی تەواوی خستۆتە سەر شانی خاوەن پرۆژەکانی کوردستان کە ئەم کەرتە من لە زۆر بەرنامەی تەلەڤیزیۆنم ئاسایشی خۆراکی وڵات زۆر گرنگە ئەبوو حکومەت ئەگە هیچی تر نەبێ بە مادیش نەتوانێ هاوکار بێ ئەتوانێ بە معنەوی هاوکار بێ ئەتوانێ ئەم کەرتە ڕێک خاتەوە ئەتوانێ نێڵە ئەم کەرتە تووشی زەرد و زیان بێ بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان لە جیاد ئەوەی بێ هاوکاری معنەوی بکە مادیەکەمان هەر ناوێ نەشمانویستۆ بۆ خۆی بەڵام ئەو لیاوی لەلایەکەوە تۆ پێویستیت بە مریشکی بەستونی و بە مریشکی بەستو لێدەیە لەلایەکەوە مۆزەفی لەسەر تاعین کردووی باوەڕ هەبێ پرۆژەکەی تۆ نابینێ ئەبێ ساڵانە تۆ غەسبە لەسەر لە کاتی مۆڵەت تازەکردنەوەدا پارەی ساڵێکە 2 ساڵی ئەم مۆزەفە بیت ئەسڵەن پرۆژەکەی تۆ نابینێ باشە لەلایەکی ترەوە دەستەوە بەری کۆمەڵایەتی تۆ چەند کرێکارت هەبێت مانگانە پارە لێسێنێ کرێکاری من سابت نییە لە لای